باشی والله ناوی بەڕێزت علي کاک علی بەچێ سەرقاڵی کاک علی چ کارێک دەکەی والله من لمطعم لسويد ايش دكم والله لە سوید أري هیچ والله. دەکەی لە مەطعەم اري والله خواردنی چی ئەفرۆشن کوردی یان نا والله فاست فود. اخبارني سوشي وتايلاندي وتشتغلوا باشە تۆ لەوێ دروستێکی شێفیت یان أري من دێنەش دروست. ساق بێ سپاس. ئەی چۆنە هاتوویتە فامیلی مۆڵ هاتووی شت بکڕی بۆ پیاسە هاتوون نا والله من كل امام ليره ايش دك لفاميلي مول هاتم هاتم بلا زيارات كريمة. والله اري سياحه هاتم دە باشە بەخێر بێن سپاس. سەر چاو فامیلی مۆڵە پێ چۆنە والله خوشه والله ڕازاندویانەتەوە بۆ سەری ساڵ ئامادەیان أري کردووە والله حموي خوشه والله من يعني لسويد ساعات نهي بشو قبات بك بەڵێ وبشتي كسنية خلك ليرة ما ازدحامة وخلق وايا. يعني ڕاستەکەی أري لێرە والله. پەیوەندی كردستان خوشترە. کۆمەڵایەتیەکان زیاترە و تێکەڵی زیاترە و چوونە دەرەوە أري زیاترە زۆر يعني چاکە شو قاسة شو من دولة وكردستان خوشنية ڕاستە ئەکی أري هیچ والله. شوێنێک نابێ بە کوردستانەکەی خۆمان أكيد. سەر و سەرچاو بەخێر سپاس. بیتەوە ئینشەڵا بە سەلامەتی ئەگەڕێیتەوە شوێنی خۆت سپاس پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات ئەگەر تمام. بوویتە خاوەن خەڵات ئەوە خەڵاتەکەی مت پیرۆز بێ تمام. ئەگەریش وەڵامەکەت نەزانی و خەڵاتەکەت نەبێت ئەوە شتێکی خۆشم پێشکەش تمام باشە چیم باش. پێشکەشەکەی پێشووتر پێم بڵێ والله نزانم دەنگە خۆش دیارە دنگي ما؟ بەڵێ نو والله حەز لە دنگي دەنگی ما. کێیە إيه؟ گوێلەکی ئەگری زیاتر يعني گۆرانی بێژە کوردەکان يعني ديار درسم پارچێ گۆرانی دیار دەرسیم بۆ والله من نازانم والله لا والله باشە بەسەر هاتێکی خۆشم بۆ بگێڕەوە ايش ميزك يبينا من خواردم بو تدرس بكم سوشي تشيبت تايلاندي زۆر سپاس بس والله من دنگ والله نصار باشە بەسەر هاتێکی خۆشم بۆ بگێڕەوە کە لە کاتی ئیشکردنا ڕوویدا بێ شتێکی خۆشکە ڕوویدا بێ پێکەنی بێتن پێی زۆر يعني استراني ديار درسي؟ ناستران نا نا تشيا بەسەر هات یعنی ڕووداوێکی خۆش لە کاتی کارکردنەوە نیە ئیش دەکەن شتێک ڕوو دەدات هەمووتان پێ دەکەنن بیرت ناچێتەوە لە بیری ناکەی يعني خواردنكي؟ يا شلون والله من تيناكم زور یعنی ڕووداوێکی خۆش ڕوویدا بێت قصي كرد يعني؟ بەڵێ قسەکردنە شتێکی خۆشە ڕوویدا بێت بیرت نەچێتەوە لە بیری تۆ دەرنەچێت والله من قصي كردن بو ايش يعني؟ زیاتر ئیشە سەرقاڵی اري ئەیلایانی خۆشیەکەی نوکتەیە قسێکی خۆش بەسەر هاتێک والله نازم نكتة تشتي نازانم والله باشە پرسیارێکت لێ دەکەم وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات باي یەکەمین ئەندامی لەش کە بەرگری دەکات چه ئەندامێکە لەشی ئێمە کاتێک نەخۆشیەک ڤایرۆسێک دێت بۆمان یەکەم ئەندام چ شوێنێکە بەرگری دەکات يعني ام تشوفوا خن يك رجانا يك نصاغ دبي يعني؟ بەڵێ یەکێک ناساق دەبێ چ شوێنێکمان بەرگری دەکات یەکەم او زنجفيل هي لقال ليمون باشا نا مەبەستم ئەوە نییە کە چی بخۆیت بەرگری دەکات تمام مەبەستم لەشی خۆمانە ئەندامی لەشی خۆمان چ ئەندامێکە بەرگری دەکات ناهێڵێت نەخۆشیەکە بێتە جسممانەوە والله من نازان اشياء والله من سؤال هذيك من نصاغ نابم والله الحمد لله الحمد لله يا اخوة قد أري نصاغ والله من حرتم ليرة بيجن بو خلق حمو جبو خلق نصاغ نبن حرتم اف زنجفيل بلى هيا نبي اني فراشات بلى زنجفيل ولو بتشوكه او توزكي يعني قرانه بس خوشه ويك نصاغ نابه زۆر چاکە ئەوە زۆر باشە بۆ خەڵک لێ ڕەحمە و گرێک بخۆن زۆر چاکە سپاس بۆ بەشداریت دەستەکانت خۆش بێ کاتێکی خۆش قسوورێ نەنەر من ناسنا سپاس گۆرانی و سپاس دەکەم دەستە خۆش بێ زۆر مەمنون کاتێکی خۆش خاڵ سپاس ممنون